بۆردومانی پێگە و بنکەکانی چەکدارانی داعش لە عێراق لەلایەن هێزەکانی هاوپەیمانانەوە 9 مانگی تێپەڕ کرد و لەو ماوەیەشدا زیاتر لە 2600 هێرشیان ئەنجام داوە کە زیاتر لە 2 میلیارد دلار تێچووی هێرشەکان بووە. لە ماوەی یەک مانگی ڕابردووشدا هێزەکانی هاوپەیمانان 439 هێرشی ئاسمانیان کردوتە سەر ئەو ڕێکخراوە لە عێراق و لە نزیک بنکەی سەربازی ئەسەد و ڕوتبە و بێجی و شەنگال و ڕوومادی و فەلوجە و مووسڵ و تەلعفەر و حەویجە و قائیم و کەرکووک و مەخمور و حەدیسە و هیت و بەغدادیە ئەنجام دراون. بە پێی ئەمەرەکانی هێزی هاوپەیمانان فڕۆکەکانی هاوپەیمانان 91 هێرشی ئاسمانیان لە نزیک بێجی و 75 هێرش لە مووسڵ و 42 هێرش لە تەلعفەر و 6 هێرش لە فەلوجە و 54 هێرشی تریش لە نزیک ڕوومادی ئەنجام دراوە. هاوکات 43 هێرش لە نزیک شەنگال و 20 هێرش لە بنکەی سەربازی ئەسەد و 13 هێرش لە نزیک حەویجە و 10 هێرشیش لە قائیم و حەدیسە و هەروەها 14 هێرش لە نزیک کەرکووک و مەخمور و 18 هێرشیش دیکەش لە نزیک ڕوتبە و هیت و بەغدادی ئەنجام دراون. هاوپەیمانان لە هێرشە ئاسمانیەکانیاندا 319 پێگەی داعش و 217 یەکەی تاکتیکی و 76 ئۆتۆمبیل و 55 ئۆتۆمبیلی سەربازی و 28 ئۆتۆمبیلی بۆمڕێژکرا و 12 تانک و 102 دۆشکەی داعشیان کردۆتە ئامانج و تێکیان شکاندون. جێنیس لۆندی و تەبێژی هێزی هاوپەیمانان بە NRT ڕاگەیاند هێزی هاوپەیمانان بە سەرۆکایەتی ئەمریکا لە مانگی ئابی 2014ەوە 2615 هێرشی ئاسمانیان لە عێراق ئەنجام داوە. ئەو بەرپرسەی هاوپەیمانان ئاشکرای کرد فڕۆکە جەنگیەکانی ئەمریکا زیاتر لە 1600 هێرشی ئاسمانیان ئەنجام داوە و وڵاتانی تری نێودەوڵەتیش زیاتر لە 800 هێرشیان ئەنجام داوە. جێنز لۆدی ئەوەشی ڕاگەیاند خەرجی هێرشە ئاسمانیەکان لە ڕۆژێکدا نزیکەی 8 ملیۆن و 900 هزار دلار بووە. هەروەها لە سەرەتای دەستپێکردنی هێرشەکانەوە تا حوتی مانگی ئایاری 2015 2 میلیارد و 44 میلیۆن دلار سەرف کراوە. بە وتەی وتەبێژی هێزەکانی هاوپەیمانان لە سەرەتای دەستپێکردنی هێرشە ئاسمانیەکانەوە فڕۆکەکانی هاوپەیمانان 4270 هێرشی ئاسمانیان لە عێراق و سووریا ئەنجام داوە. بێستون شەریف NRT